كتسايو زلي كردي تانديت راستو خو فولكلوري كردي تانديت امشي دمي بخوش حاليو بيتان راب جينم لبو يكمين زار لميجي جيمين جي كردي كرسيك بناوي اي جي زمانه هاتبون للايان آری گیمینگو که اویش فکر کمان لزمدانی و هوری وگرد او نقش زیاوا زمان لیدروس کرد بدو رنجی زیاوازیش بردستا رنجی سپی و رش و رنجی سور و رش اوزا بدڵنیاییەوە کۆنتێنەرێکی نوێ گەیشتی تۆ ئاری گەیمینگ و دەمەوێت شتێکی دیکەشتان پێ بڵێم جگە لە ئەیجی جامانە دەمەوێت پێتان ڕابگەینم مۆدیلێکی نوێ لە سۆفا بە ناوی ئەیجی گلیچ لاین کە بە چەند ڕەنگەکی جیاواز ئەویش ئێستا لە ئاری گەیمینگ بەردەستە و کۆمنتی خۆت بنووسە لەبەرەوەی یاریە ترێندەکەی ئاری گەیمینگ بە ناوی یاری پێم بڵێ ئێستا کە لە تەواوی کوردستان دەنجی دایتەوە نۆ دانەی لە کۆمنت دیارە کۆمنت بنووسە سەی لە ئینستاگرام و سەی لە تیکتۆک و سەی لە یوتیوب بەخێر هاتن لە بۆ ئاری گەیمینگ